خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ژێر ناوی یاخود هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە کاندیداکانی خۆی ناسان لەناو ئاپۆڕەی هەزاران کەس لە شاری کەرکووک وەکوەوەی لە پەیامەکەی سەرۆک بافڵدا هاتبوو کە کەرکووک ئیدی کەس بڕیار بۆ کەرکووک نادا و کەرکووچەکان خۆیان بڕیارەدەن و ئەوەی کە ئێستا هەیە جۆش و خرۆشێکی زۆری کوردستانیانە هەیە. یەکێتی ناوێت تەنها وەک حزبێک یان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو ئەوێت وەکو بابەتێکی نەتەوایەتی سەیری ئەو هەڵبژاردنە بکات. جم و جۆڵ و گەرم و گوڕیەکی زۆر لە کەرکووکەیە. ئێمەش لەگەڵ بەڕێز محەممەد عوسمان کە ناسراوە بە حەمە سوورد و شیوانی کە بەڕێزیان سەرپەرشتیاری محوەری هەڵبژاردننی پردێ و ساڵەیی و حەسارە بۆ هەڵبژاردنەکان بۆ ئەوەی بتوانن بە هەمویان ناسنامەی نەتەوەیی کەرکووک جارێکی تر نیشانی هەموو لایەک بتن. بەڕێزیان لە شاری کەرکووکەوە بە سوپاسەوە لەگەڵمانە. کاک محەممەد ئەم کاتت باش سڵاو لێبێ، سوپاس بەشداری پانۆڕامایت. هەستە چی بوو لە ناو ئاپۆڕی ئەو هەزاران کەسەی کە ئەمڕۆ ڕەنگە بەشێکی زۆریشی نەیتوانی بێت بەشدار بکات چکە شوێنەکە مەحدود بوو. هەستە چی بوو لە ناو ئەو خەڵکە و جۆش و خرۆشی کەرکووکیانە یەکێتیانە کوردستانیانە؟ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابێت، سڵاو بۆ خەڵکی کوردستان و سڵاو بۆ کەرکووچیەکان. لە ڕاستیە ئەوەی کە ئەمڕۆکە بە چاوی خۆمان بینیمان پێم خۆشە لێرەوە سڵاو بنێرم و دەستخۆشی بکەم لەوانەی کە ئەو خەڵکەی کە هاتبۆ ژوورەوە و سڵاو دەستخۆشی بنێرم بۆ ئەوانەی کە لە حەوشەکە شوێنمان بۆ کردبوونەوە و سڵاوش بنێرین و داوای لێبوردنش لەو خەڵکەکەین کە شوێن نەبوو بێنە ژوورەوە بەشێکی زۆری جەماوەرەکە جگە لەوانەی کە هاتبوونە ژوورە و لە حەوشە جیان بۆ کرابەوە نەیان توانی بگەنە شوێنی بڵین بۆنەکە یان بڵێن جێگانە بکە بێن و بەشێکی زۆری جەماوەر گەڕایەوە. ئێمە لێرەوە ینی ئەو شعورەمان بۆ دروست بوو کە ئێمە لە 2003 تاکو ئێستاکە دەیان بەشداری دەیان هەڵبژاردنمان کردووە هەم بۆ ئەنجومەنی پارێزگا و هەم بۆ پەرلەمانی عێراقش. ئەمە یەکەم جارە من ئەبینم لە کەرکووکە یان خەڵکی کەرکووک بەو گوڕوتین و تەوژمەوە کە هاتبوونە مەیدان و بەو هەموو حەماسەتەوە کە هاتبوونە مەیدان بەم هەموو پیاوچاکی و بەم هەموو گەنجە جوانە و بەم هەموو هەردوو ڕەگەزی لە کچ و کوڕ ئەوەی ئەمڕۆکە بینیمان بڕوات بێ بە درێژایی 20 ساڵ کە ئێمە لەم شارەین و لەگەڵ بەشداری ماکرۆ لە کۆی پرۆسەکان ئەمە یەکەم جارە ئەبینم حەماسەتێکی ئەوە بە خەڵکەوە بێ و بەڕاستی ئەوەی ئەمڕۆکە زۆر گەشتبیرمانی کرد لەوەی نەک هەر ئەیبینەوە بەڵکو بە سەرکەوتنێکی زۆر گەورەوە بە دەستکەوتێکی زۆر گەورەوە ئەتوانین ئەم جارش ناسنامەی نەتەوایەتی نەتەوەی کورد و زمانی کوردی بەدەستی خۆمان بنووسینەوە لەسەر سنووقەکانی دەنگدان یەکلایکەینەوە و لێرەوە بەڕاستی جێ ئەوەیە نازانم بە چ زمانێک و ناتوانم بە چ شعورێک یان بە چ شعورێک دەستخۆشی لەو خەڵکە بکەم یا ئەوەی کە ئەمڕۆ ئێمە بینیمان هەر تەنانەت بەشێکی زۆرمان لە ژوور و هەر خەریب و تەنگە نەفەسە بووین ئەم مندا کە ئەو قاعەیە خەڵکێکی مەحدوود دەگرێ بەڵام دوو قات و سێ قاتی کردبووەوە وای لێ هاتبوو کە ئەتوانین بڵێن بەشێک لە هەواڵەکانمان لە ژوورەکە لە قاعەکەش چوونە دەرەوە. جا ئیتر ئەمە کەرکووکە و ئەمە یەکێتیە و ئەمەیە حیزبەکەی مام جەلال ئەمەیە مێژووی خەباتی شۆڕژێڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە خوێنی ئەو هەموو ڕەفیقانەمان کە لە دوا شەڕاکە شەڕی داعش بووە کە کاک شێرکۆی فاتح شوانی و حوسێن مەنسوور و هەموو ئەو کاکانەی کە لە کەرکووک و لە دەرەوەی کەرکووک شەید بوون هەموو ئەوانەمان پێ دەڵێ بڵێ ئەمەیە مێژوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەی ئەمڕۆکە خەڵک فعلەن خەڵک خۆی ئەمڕۆ خۆی بە خاوەنیچێتی ئەزانی و خەڵک خۆیان هاتبوون لە جێتی ئۆرگانەکانی تریەکێتی خۆیان پێشوازیان لە خەڵکو و پێشوازیان لە میوانەکانە کرد و ئەو جەماوەرە پرجۆش و خڕۆشە
بڕوات بێت لە ئێستاکەوە نازان بە شێوەیەک دڵخۆشم کە ئەوەتەوە بەس لەسەر وەقت ماوە کە ئەگەر بێ و بەیانی دەنگدان بێ ئەوە کێرفی یەکێتی وا بە شێوەیە بەرز بۆتەوە کە تەسەور ناکرا. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە جارێکی تر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئۆرگانەکانی دەستگاکانی موئەسسەکانی هەروەها هەموو ئەو تێکۆشەرانەی هەموو ئەو گەنجانەی کە هەموو هەمانە لە پێشمەرگەی دێرین لە کەمەندامانی سەنگەر و هەروەها لە پیاوان و ژنانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە حکوومەتی ئیتیحادی و هەروەها هەموو هێزەکانی هێزی پێشمەرگە کە ئەوانەی دەنجیان لە کەرکووکە بە هەموو ئەسنافەکانیانەوە و جگە لەوەش هەموو کارمەندانی ئەتوانی بڵێن ئەوەی کە خەڵکی کەرکووکە و لەم لاولا بڵێن دامەزراوە هەموو ئەمجارە ئەمەندە بە بەرنامەیە بۆیە کە هەر کەسێک ئەزانێ دەنگی ڕەنگی ئیشی یعنی ئەرکی هەتا هەڵبژاردن لە شوۆیە لە ڕۆژی هەڵبژاردنش ئەزانێ خۆی و خێزانی و کەس و کاری لە شۆ دەنگە دەن و هەموو پلان ڕێزی بۆ کراوە بە شێوەیە کراوە کە ئەمە بۆ یەکەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوەیە خۆی ئامادەکە و جگەر لەوەش ئێمە لە هەموو کوردستانەوە بەرپرسانی گەرمیان بەرپرسانی شارە زوور بەرپرسانی سلێمانی بەرپرسانی هەولێر لە هەموو شوێنەکانەوە هەموو هاتوون بۆ دەستبارمان بۆ هاوکاریمان ئەنداما هەواڵانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی وەزیرەکان بەڕێوەبەرە گشتیەکان هەموو ئەوانەی کەوا هەیە پێشمەرگە دێرینەکان فەرماندە سەربازیەکان هەر هەمووی هاتووە و داوا ئەکا ئەڵێن لە شوێنێک جێگەمان بۆ بکەنەوە شوێنی ئێمەیە بۆ ئەوەی کارکەین جا ئەم بەیەکەوە کارکردن و یەک پلان و یەک بەرنامەیە و یەک دەست و یەک توانایە ئەوە بۆ ئەمڕۆکە کە بینیتان لە کەرگوشۆن کە جەماوەر و یەکێتی باوشیان لە یەکدا و جارێکی تر پەیمانیان تازە کردەوە کە ئەم جارە بە دەسەکانیان بە قەڵەمەکانیان ناسنامەی نەتەوایەتی کوردستان و کەرکووک بپارێزن. باشە کاک محەممەد ئەو جۆش و خرۆشەیەکێتیانەیە ئەو گرنجیدانەی کە یەکێتی ئێوە بۆ هەڵبژاردنە ئەوەی کە بەڕێزت باسیەکەی کە هەموو چین و توێژەکان هاتوون ئەڵەن شوێنێکمان بۆ ئەرکێکمان پێ بسپێرن بۆی ئیش بکەین بۆی خزمەتی یەکێتی ڕێبازی یەکێتی و ئەو هەڵبژاردنە بکەین و کورد سەرکەوێ. باشە لێرە ئەمە دەلالەتە لە چی ئێوە ئەتانەوێ تەنها یەکێتی چەند کورسیەک بباوتەوە یان ئەتانەوێ مۆری خۆتان لە کوردستانی بوونی کەرکووک بدەن؟ لە ڕاستیە ئێمە زۆر شمان دەوێت یەک لەوانە ئێمە لە یەکەم ڕۆژەوە کە ئێمە دەستمان پێ کردووە و دەستمان بەم پرۆسەیە کردووە دەستمان بە بانگەشە کردووە ئێمە خیتابێکی کوردانەی یەکێتیانەی کەرکووچیانەمان هەبووە لە هەموو شوێن باسمان کردووە چونکە ئێمە پێمان وایە کورد زۆر لە یەکێتی لە پارتی لە حیزبەکانی تر گەورەترە ئەگەر ئێمە توانیمان ناسنامەی نەتەوایەتی نەتەوەی کورد بپارێزین ئەو کاتە حیزبەکان بۆ خۆیان پارێزراون ئەمە لە لایەکی تر ئێمە ساڵەهای ساڵە لە پێناو کەرکووکە ئێمە تەسحیح ئەدەین ئێمە قوربانی ئەدەین ئێمە کەم ماڵمان هەیە شەیدی نەبێ کەم ماڵمان هەیە پێشمەرگەی کەم ئەندامی نەبێت کەم ماڵمان هەیە خانوەکەی نەڕووخابێ کەم کەسمان هەیە تەقینەوە لە بەردە ماڵەکەیان نەکرابێ کەم ماڵمان هەیە شەیدی شەڕی داعشی نەبێ کەم ئەندامی شەڕی داعشی نەبێ بۆ یەکە هەموو ئەمانە بەسەر یەکەوە وای لێ هاتووە یەکی گرتووە بووە بە ڕوحێکی نەتەوایەتی و نیشتیمانی کوردانەی کەرکووچیانە و چونکە ئێمە پێمان وایە ئەگە بێ و نەتەوەکەمان لە کەرکووک ئەمن و ئیستقراری هەبێ بێگومان حیزبەکانتر ئەتوانن بەم شێوەیە بمێنەوە و هاوکات ئەگەر بێ و ئێمەی گەلی کورد کێشەکانمان تا ڕادەیەک کەم بێتەوە ئێمە ئەتوانین لەگەڵ پێکاتەکانی ترشە لەگەڵ ئەوانیشا پێکەوە ئیدارێکی مشتەرەکی هاوبەش دروست بکەین بەڵام نایشارینەوە ئێمە کەرکووک بە حکمی ئەوەی کە ئەم جارە هەموو کەرکووچیەکان هاتوونەتە سەرخەت هەموو کەرکووچیەکان لە ئێستاوە بە شوێنی بەو شوێنە ئەگەڕنکەوە دەنگیان لە شوێیە خۆیان بۆ ئامادە کردووە و ئێمە ئەنجارە بە تاکید بێهیچ دوودڵیەک ئەنجارە دەنگی کورد لە کەرکووک ئەکسەریەتی دەنگەکانە و ئەکسەرێتی کورسیەکانش ئەبین بەڵام ئەم ئەکسەرێتی دەنگ و کورسی هێنانە بۆ ئەوە نییە من لەگەڵ پێکاتەکانی تر خوا نەخواستە جۆرە بڵین
ناڕێک یەک دروست بێ بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە ئەگە عەرەب کێشەی هەبێ کێشەی ئێمەیە ئەگە تورکمان هەیبێ هەرین ئێمەیە ئەگە مەسیحیەکانش هەیبێ هەرین ئێمێ وە کێشەی ئێمە شەرین ئەوانە هیچ لایەکمان ناتوانین بەبێ یەک لەم شارەیە ینی ژیانێکی تەندروست ینی بینا بکەین بۆ یەکە ئێمە هەمومان پێکەوە دڵنیابە بە دڵنیاییەوە بانگەشەکەی خۆمان ینی دەست پێکەین و لە هەمان کاتە دەمانەوێ ئەم جارە مۆری ناسنامەی نەتەوایەتی نەتەوەی کورد تازەکەینەوە تازەیکەینە چونکە خۆی لە ئەسڵا هەیە ئەمانێت تازەی بکەین ئەوەش بەچی بەم یەکگرتوویە بەم هەموو هاوکاری و برایەتی پێکەوە کارکردە بەم هەموو جەم ڕۆژانە تەمەشای ڕاگەیاندنەکانی یەکێتی بکە تەمەشای ڕۆژانە تەمەشای سوسیال میدیای یەکێتی و تەمەشای ڕاگەیاندنی بازنەکان بکە تەمەشای ڕاگەیاندنی کەرکووک بکە بزانێت چۆن هەر نۆزدە بازنەکانی یەکێتی لە کەرکووک بزانە ڕۆژانە ینی بەرپرسان و جەماوەر چۆن هەموو ئاوێتێ یەک بوونە و خۆ ئێمە لە ڕابردووشە لە بازنەی ئێمە ئەوە بە شایەدی هەموو برادەران کە ئێمە شتێکی ئەوەندە گەورەماکە کە ئەمە یەکەم جارە لەو میحوەری ئێمە شتیوا گەورە بکرێ ئەمەش من بەستمەوە نییە خوانە خواست ئەوانەی پێش ئێمە لە هەڵبژارنەکانتر باشیان نەکرد نە مەسەلەکە ئەوەی ئەم جارە جەماوەرەکە زۆر بە جۆش و خۆشە جەماوەرەکە زۆر ساز و ئامادێ جەماوەرەکە باش ساز کراوە یعنی جەماوەرەکەش لەوە تێگەیشتووە ئەم ئەنجومەنەی کە پێ ئەوترێ ئەنجومەنی ینی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم ئەنجومەنە هیچ پەیوەندی بە حیزبەوە نییە یعنی کار بۆ حیزب ناکە کار بۆ بەرپرس و مەسئول ناکە کار بۆ شەخص ناکە ئێمە لە هەڵبژارنەکانی ڕابردوو چەند خەڵکێکمان ناردە پەرلەمان خۆمە لەگەڵ ڕێز و حرمەتمان تەقدیرمان بۆ ئەو کەسانی کە چونە پەرلەمانی عێراقە من خۆشی یەکێکم لەوانە ئەوە ڕەنگە تا ڕادێک سوودی هەبووە سوودی باشی هەبووە بەڵام بەقەدەر ڕوبعێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوودی نابێ بۆ چونکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک حکومەتی محەلیە پەرلەمانی کەرکووکە هەموو ئەو یاسایانەی کە دەری ئەکا هەموو تایبەتە بە کەرکووکەوە چونکە ئێمە لە پەرلەمان هەتا یاسایە لەسەر کەرکووک دەرەکرا 50 یاسا لەسەر شوێنەکانتر دەرەکرا بە نەتیجە وای لێ هاتبوو ئەو یاسانەی کە لەسەر کەرکووک دەرەچی هەموو کارەسات بوو لە ڕۆژێ دێگوت نابێ هەڵبژاردن بکرێت ڕۆژێ دێگوت نابێ ئەوە دابنێ ڕۆژێ دێگوت ئەبێ هێز بێتە ئەوێ ڕۆژێ دێگوت محافزمان دەرکرد هەر ڕۆژە قینێک یعنی هەموو بۆ کورد و کەرکووک شۆک بوو بە پێچەوانەوە ئەم ئەنجومەنە تەنها و تەنها دەسەڵاتەکانی تەنها و تەنها کارکردنە لەسەر خزمەتکردنی گەلی پێکاتەکانی کەرکووک تەنها و تەنها خزمەتە بۆ بەرەو پێشچوونیان بۆ دامەزراندنیان من ئەگەر ئیجازە هەبێ بە کورتی دەمەوێ باسی دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە بکەن چونکە ئەوە مهمە مەهامەکانی ئەم ئەنجومەنە مهمە ئێمە ئەوە بۆ هەموو لایەکمان مهمە یەک پێم خۆشە هەموو ڕیزبەندیشم کردو دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە یەکەم پاراستنی ناسنامەی نەتەوایەتی نەتەوەی کورد و زمانی کوردی بە شێوەیەکی فەرمی ئەمە ساڵەهای ساڵە سەددانە ساڵە ئێمە لە کەرکووک بە دوای ئەم ناسنامەیە دەگەڕین پێمان وایە ئەم جارە بە ئاسانی دەستمانەکەوێتەوە دووەم ئەم ئەنجومەنە ئەتوانێت پارێزگار دەستنیشان بکە و پارێزگارش لا بدە ئەمە زۆر یعنی تا ئێستا شتیوان نەبووە لە هیچ شوێنێکان نەبووە یعنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم نییە لێرە ئێمە لە حکوومەتی عێراق موسسەیە دەوڵەتە اقتصادی هەیە پلانی هەیە هەموو ئەمانە بووە کە ئەم ئەنجومەنە چی بڕیارێکەدا یەکسەر ئەمە جێبەجێ ئەکرێت جگەل لەوە ئەم ئەنجومەنە ئەتوانێت ڕقابە یان چاوەدێری دەسەڵاتی سوڵتەی تەنفیزی بکە سوڵتەی تەنفیزی ئیتر هەموو بڵین بۆ نمونە مەحافزە قایم قامەکانە مدیر ناحیەکانە ڕوئەسای دەوائیرە ئەمە ئەم ئەنجومەنە لە ئێستاوە باوکی ئەوانە مردن کەوا زیاتر لە 150 پرۆژەی منطقەی کوردی کە بای ملیار دۆلار بوو بردیان بۆ حەویجە و دێی وا هەیە بینی دوو دێ هەیە جادەکەی کراوەتە دوو سایدی قیرکردن بەڵام تەمەشاکە ئێمەش هەم لادیەکانمان و هەم ناو شارمان و هەم قەزا و ناحیەکانشمان بڕۆ تەمەشایکە ئەڵێ وەک ئەفغانستانی لاتووە بۆ یەکە ئەم ئەنجومەنە ناهێڵێ یەک دیناری یەک دۆلاری یەک بستێک خاچی ئەم وڵاتە بچێ بۆ شوێنێکی تر بچن لەوێ ئیسفادەی لێ بکەن و هەروەها
ئەم ئەنجومەنە مافی ئەوەی هەیە دەسەڵاتی ئەوەی هەیە یعنی ئەتوانێت بیکە دەسەڵاتێتی لە مەهامەکانی ئەوە ئەتوانێ هەموو جادەوبانمان بۆ چارەسەرکە ئەتوانێ ئاوڕۆمان بۆ چارەسەرکە ئەتوانێت کێشەی کارەبامان بۆ چارەسەرکە ئەتوانێت کۆی خزمەت گوزاریمان بۆ چارەسەرکە من لێرە هەواڵزانە من نامێ قسە بۆ نوخبەیەکی دیاریکراوی کۆمەلگای کەرکووک بکەم من ئەلەوێ قسە بۆ کاسبکار و ئەو هەژارانە بکەم کە ڕۆژانە بەدەست هەژاری فەقیری بە زمانی ئەوان قسەکەم بۆ یەکە ئەم ئەنجومەنە ئەتوانێت کێشەی مۆلیدە چارەسەرکە کێشەی مۆلیدە مانگی وە هەبوو گەیشتە یەک ئەمپێرە گەیشتە 20,000 دینار ئاخە ئەمە وەڵڵاهی من نەخوا قبوڵەکاندا نە هیچ کەسی ئەمە قبوڵ ناکە ئەم ئەنجومەنە دیاری ئەکا لە ئێستا بە دواو ئەمپێرێکی مۆلیدە بای 2,000 3,000 4,000 حەسب ئەوەی کە لەگەڵ ساحب مۆلیدەکان و لەگەڵ خەڵکی هەژارەدا ئەنشێ لەسەری ڕێکەکەون و هەروەها ئەم ئەنجومەنە دیسان لە مەهامێتی لە دەسەڵاتێتی گەڕانەوەی ئەو زەویە داگیرکەرانە کاکزانە ئێمە 100 ساڵە ململانێمان هەیە لە کەرکووک لەسەر خاک لە داقووق و لە حەمرینەوە بیگرە لە دووزەوە بیگرە حتا دێتە خوارەوە ئەگاتەوە سەرگەڕان و ئەچێتەوە منطقەی شوان و قەرەحەسەن و لەیلان و هەمی بەدەم یەکەوە ئەو زەویانە ئەم ئەنجومەنە ئەتوانێت ئەم زەویانە هەموو بجێڕێتەوە بەچی بە یەک دەست بەرزکردنەوەیشی ئەوها ئەمەش بەچی ئەکرێ بەوەی کە ئێمە زۆرینەی ئەندامانی ئەنجومەن لە ئینەکە بەرین لە مەجلیسەکە بەرین هەروەها بەڵێ ئەم ئەنجومەنە ئێمە لە کەرکووکان نزیکەی 25 گەڕەکمان تازە دروست کردو ئەم گەڕەکانە ڕۆژێ عسکەر ئەچێتە سەریان ڕۆژێ پۆلیس ئەچێتە سەریان ڕۆژێ لە بەغداوە کتاب دێ ئەم گەڕەکانە خزمەت گوزاریان بۆ مەکەن ویان بۆ مەکەن ئەم ئەنجومەنە ئەتوانێت ئەم گەڕەکانە تاپۆکە کە ئەم گەڕەکانە تاپۆگر خانیەک ئەگە ئێستاکە بای 20,000 بێ ئەو کاتە ئەچێتە 20 ملیۆن بێ ئەو کاتە ئەچێتە 200 ملیۆن بۆیە کە ئەبێ ئەم ئەنجومەنە کار لەسەر ئەم بکات چونکە ئەمە واجبی ئەو ئەنجومەنێ و هەروەها کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئێمە تەبعاً وەکو باسم کرد عێراق تا ڕادەیەکی زۆر موئەسسەیە هەموو ساڵێک لە کەرکووک زیاتر لە 5 بۆ 10,000 کەس بگرە زیاترش خانەنشین ئەکرێ بە حکمی تەمەنەکەی هەموو ساڵێ ئەم ئەنجومەنە ئەتوانێ بۆ نمونە 8,000 دەرەجەی تەعینات لە بەغداوە دێ ئەگەر ئێمە لە 160 و لە 170 ئەم ئەنجومەنەین ئێمە بێ ئەو کاتە لەو 8,000 6,000 لە کوردە بێ ئێوە کاتە ئێمە مشکلەی گەنجەکانمان چارەسەر بێ ئەم هەموو بەتاڵەیەمانەیە ئەم هەموو گەنجە هەموو خەرجی کردو هەموو لە ماڵ هەموو تەخەڕوجی کردەوە هەموو لە ماڵ دانیشتووە ڕۆژە تا ئێوارە گلێ و گازندانێ ئەم گلێ و گازندانە کۆتایی پێدێ و ئیتر لە ئێستا بەدواوە گەنجەکانمان ممارەسەی ئیخساسی خۆیانەکەن ئەمەش یەکێکی ترە لە مەهامەکانی ئەم ئەنجومەنە و هەروەها ئێمە جگە لەوە یعنی بڵێن کۆمەڵی خەڵکمان هەیە لەم شارە خاوەن پێداویستی تایبەتە ئەم خاوەن پێداویستی تایبەتانە ئەم ئەنجومەنە ئەتوانێت مافیان ڕێگەیان چارەسەریان ئەتوانێت خەڵکیان بۆ دامەزرێت زۆر ئەتوانێت زۆر یعنی کاری گونجاو بکات لەسەر ئەوەی کە ئیتر ئەمانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ئیتر ئەو معاناتەی کە هەیەە کە ئێمە هەموو دەیان بینین قەترە قەترە ئەتوێینەوە ئیتر ئەوەش نامینێ جگەل لەوە ئێمە کۆمەڵێک کەسی بەتەمەنمان هەیە ئەوەی کە پێوترێ خەڵوەتی پیری ئەم خەڵوەتی پیریە ئەمان بە یاسایەک ڕێژی ئەخەن ئیتر لە ئێستا بەدواوە ناکرێت کەسێ هەژارە کەسێ فەقیرە لە شوێنێکە ینی لە برسا بمرێ یاخود لەبەر بێدکتۆری بمرێ ئەمەش هەموو ئەمانەش چارەسەرەکە و هەروەها ئێمە کێشەیەکمان هەیە پێی ئەڵێن کێشەی جوتیاران ئەوەی پەیوەندی بە زەویزارەوە ئەوەی پەیوەندی تا ئێستا بۆ ئاگاداری ئەوانەی کە جوتیارن و کە من خۆم لیانم بیستووە تا ئێستاکە مەوادی پێویستیان نادەنێ یان گەنمەکان لێ وەرەگرن 2 ساڵ 3 ساڵ دوای ئەوە پارەی گەنمە و جوۆیەکان ئەدەنێ ئەمەش بۆ خۆی کە ئەمە ینی کارەسات ئەمان دەبێت چارەسەریکەن وەجگەل لەوە زۆر کەسمان هەیە ئاژەڵداریان هەیە لە لادیەکان ئەمانە پێویستیان بە دەرمانە پێویستیان بە دکتۆرە پێویستیان بەسەر لێدانە پێویستیان بۆی کە جۆری نەخۆشەکە هەموو ئەمانە بە دوای یەکە ئەم ئەنجومەنە ئەتوانێت چارەسەریکە بۆ یەکەم من لێرەوە ئەڵێم هەر کەسێک ڕقی لە بەرپرسێکە یان بەرپرسێکی خۆش ناوێ یان لە بەرپرسی عاجز بووە یان لە حیزبێک عاجز بووە یان لە گروپی عاجز بووە یان لە جەماعەتی عاجز بووە یان لە شخصی عاجز بووە لە ڕق ئەمانە بسن دەنگدەن بۆچی بۆ ئەوەی تو ئەمجارە دەسەڵاتی گەل بۆ گەل بگەڕێتەوە بۆی ئێمە تا ڕادەیەکی زۆر ئەمەی کە پەیوەندی بەم شارە ئەوە پەیوەندی بەو شارە ئەوە پەیوەندی بە فڵانە ئەمە لەبەرەوەی حیزبی فڵانە تەعین نابێ ئەوە لەبەر حیزبی فڵانە نابێ ئیتر لە حیزب و حیزبکاری ڕزگارمانە بێ یعنی وای لێدێ
ئەوەی لە سەردەمی بەحسا شتێکە بوو کە تەشبینی پیانە گو مەجلیس شەعب یعنی هەستەکەم ئەمە مەجلیس شەعبە ئەمە تەنها و تەنها بڕیارەکانی بۆ خەڵکە حکوومەتێکی سەغەرە و حکوومەتێکی بچووکراوەیە و کاتوانرێ ئەو حکوومەتە ئیتر و هاوڵاتیش زوو دەنجی بە و ئەندام ئەنجومەنی پارێزگاگە و لەبری ئەوەی مەسەلەن ئێوە لە دوای لێکەوتەکانی ڕێفراندۆمەوە مەکتەب سیاسی مەڵبەند کۆمیتەکانتان کردبوو بە باوەشێک شوێنی ئەنجومەنی پارێزگاکانتان گرتبووە ڕەنگە ئەوەش لە ڕووی دەستوری و قانونیەوە زۆری شەکانتان نەباتە پێشێ و لە ڕێگەی پەرلەمانتارەکانتان لە ڕێگەی وەزیرە کوردەکان سەر و کۆمار ینی بەڵام ئێستا ئەوەی کە ئەکرێت بەهۆی دەستوری عراقی بەهۆی ئەوەی کە دەستور ڕێگەی پێداوە ئەنجومەنی پارێزگا توانێت زۆرێک لەو شتانە بکە کەواتە ئەمە بەدیوێکی تردا دکتۆر شێرکۆ کرمانس لە پەڕی خۆی تەحلیلێکی کرد بوو لەسەر کۆمەڵێک پۆستەر باسیەوە کە سەیرەکەی ئەو محافظ ڕاکان جبوری ڕاکان ئەڵێ من سەرۆکی هاوپەیمانەتی عەرەبم کەواتە سبەینە گەردەریش بچێتەوە بە محافظش بێت سەرۆکی یەک پێکاتێ ینی محافظی یەک پێکاتێ محافظی تورکماری ڕەسەن و کورد نییە لەوێ هی عەرەبەکانیش هەمووی نییە ولا شوێنێکی تر شعارێک هەیە کە مشتە کۆڵەیەکە ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە مەسەلەن قسەی لەسەر ئەکرێ لە خوێندنەوەی بۆ ئەکرێ بەرامبەر ئەو شۆڤێنیەتە بەرامبەر ئەو ئەقلیەتە ئەبێ کورد چۆن ئەمجارە هەندێ لە کێشە و گرفتەکان ئەوانەی کە جەنابەت باست کرد لە پارەی مۆلیدەوە بۆ جیرفان بەتاڵی گەنجێک بۆ کەسێکی بێنەوە بۆ کەسێکی بۆ کێشەی جوتیاران کە هەموو ئەوانە چۆن وا بکرێت کە بەڕاستی کورد بتوانێت دۆست و دوژبن شۆک بکات. من ئەوەی کە لی تێگەشتومە و ئێمە هەمووشمان تەبان هەروە بیرەکەینەوە ئێمە پێمان وایە لەم شارەیە ئەبێ ئیسپاتی وجودی خۆمان بکەین واتە پێش هەموو شتێ پێش ئەوەی بچین دەستی یارمەتی بۆ برایانی عەرەب بۆ برایانی تورکمان بۆ برایانی مەسیحی درێژکەین ئەبێ ناوماڵەکەی خۆمان ڕێکخەین ئەبێ خۆمان سازدەین ئەبێ خۆمان تیارکەین بە عەقڵێکی کوردانەی کەرکووچیانە و بە عەقڵی تەفاوم و تەکاتوف و تەعامل پێکەوە کە تۆ ئەم ناوماڵی خۆت ڕێخست ئەو کاتە بەهێزێکی یەکگرتووەوە ئەچی لەگەڵ ئەمانی تر دانشی باز لە کێشەکانەکەی و ڕێکەوتنەکەی و ئێمە هەموو ئەمانەی کە لەم شارەیە هەیە چۆن ئەتوانین بە عەقڵ ئەو کێشانە چارەسەر بکەین بێگومان ئەمانە کۆمەڵێک ینی هۆکارن هەمومان پێکەوە دەبەستێتەوە لە هەمان کاتە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لە پێش 2023 و دوایش لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەوەی بەسەر کوردی ئەم شارە هاتووە بەس ئێمە مەگە خۆمان لەگەڵ ئێش و ئازارەکانیا ینی گەورە بووینەوە لێی تێگەین من لە بیرمە کاتێکە هەفتەی کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا منەو کاتە پەرلەمانتار بووم ڕۆژێ لە داخۆک بووم ڕۆژێ لە حەسار بووم ڕۆژێ لە ناوشوان بووم ڕۆژێ لە لەیلان بووم ڕۆژێ لە ینی وای لێ هاتبوو وەک فڕۆکەمان لێ هاتبوو کە ینی هەستمانە کرد غەدرێکی زۆر ینی بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک غەدر لەم خەڵکاکرا کاکە ئێمە هەندێک شتێ لە بیرمان ناچێ کاکە ئێمە لە بیرمان ناچێت دووزیان چی لێ کرد ئاخر پێشمەرگیان خستە دوای سیارە ڕایان کێشە کاکە چۆن ئەمانە لە بیرە چێ کاکە بەس لە داخۆک 25 خانوویان تەقاندەوە ئێمە تێناگەین ئەم خانوانەیە بۆ تەقاندەوە بۆیە کە ئێمە تێگەیشتین لەوەی کە یعنی ئەبێ بە هەموو توانامانەوە بەڵام بە ڕوحی تۆڵەسەندنەوە نا بە ڕوحی برایەتیەوە بچینە مەیدان یعنی هەر لەسەر ئەوانەی داقوق و دووس خوورمات و ئەوانە من مؤتەمەرێکم کرد بە کوردی و بە عەرەبی داوام لە حەیدەر عەبادی کرد کە ئەو هێزەی کە هاتووە کورد قڕانەکە یەکسەر هێزێکی بە پەلە نارد و نابوو قووە ڕەد سەریع هات ئەم هێزەی هەموو تارومار کرد و هینی کرد ئەم هەمی دەرکرد ئەم هێزە هەستان شکاتیان لە من کرد حەجی شەعبی ئەوانە لە مەحکەمە 3 ساڵ بەسەر زگ هاوردمیان و بردمیان هەتا دوایی لە کۆتاییشە حکم درام ئەنجا ئێمە هەموو ئەمانە ئەزانین ئێمە دەسەڵاتەکانمان تاقی کردوتەوە ئەم هێزانەمان تاقی کردوتەوە عەقڵیەتەکانمان تاقی کردوتەوە ئەم عەقڵیەتەی ئێستا لەم منطقەیە جێبەجێ ئەکرێ هیچ نەگۆڕاوە لەگە عەقڵیەتی حیزبی بەحسە ئێمە کاتی خۆی پێمان وا بوو ئەگە سەدام حوسێن بڕوا و ئینقلابی لێکرێ و بکوژرێ و یان هەر شتێکی لێبێ ئەوەی عێراق ئەبێتە ئەمن و ئەمان بەڵام ئێستا وای لێ هاتۆ نەک سەدام حوسێن ئێستاکە
بە ملیۆن خەڵک بۆتە سەدام حوسێن و ئێمە هەموو ئەو شتانە باش ئەزانین بۆیە کە ئێمە ئەڵێن ئەی گەلەکەمان ئەی میلەتەکەمان ئەی کەرکووچیەکان لە هەر شوێنێکن لە هەر جێگایەکن لە دەرەوەی وڵاتن بە پەلە خۆتان بگەێنەوە کەرکووک لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی تر خۆتان بگەێنەوە کەرکووک وەرن دەستباری ئەم ئەرکە قورسەدەن ئەم ئەرکە نەتەوایەتی نیشتیمانیە هەر بۆ من نییە هەر بۆ تو نییە ئەمە بۆ هەمومانە کاکە ئێستا خۆی ئێمە ئەزانین ئێستا کورد لە زۆر وڵاتەیە فەرموو ئەو ئەکوا جگە لە هەر چوار پارچەی کوردستان لە هەر وڵاتێکی تر ئەگەر لەبەرەوەی زمانی نییە ناتوانێت دەسەڵاتی هەبێ بۆیە کە ئێمە یەکێک لە هەرە عام لە هەر ئەساسیەکانی ئێمە پاراستنی زمانی کوردیە چونکە گە زمانی کوردی نەبێ ئێمە چۆن لێکتر تێبگەین جا ئێمە ئەبێ هەمومان بەم عەقلێتەوە بەم ئەرکە نەتەوایەتی نیشتیمانیەوە بەم شعورە بەرزەوە بەم عەقڵە کراوەیە پڕ هورەیەوە بچینە مەیدان و ئەم دەستکەوتانەی کەوا هەیە کۆیکەینەوە من پێم خۆشە شتێکی ترش باسی ئەنی یاساکەش هەر بۆ ئاگاداری کاکزانە یاساکە شتێکی زۆر جوانی تایە ئەم یاسایە لە مەسلحەتی لستی گەورەیە واتە قایمەن ئەقویا ئەم لستی گەورەیە لە کەرکووک بەس یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا بە درێژایی لە 2023 تا ئێستا بەس یەکێتی هەمیشە یەکەم بووە لە ناو کورد لە ناو عەرەب لە ناو تورکمان ناوەر هەمی بۆیە کە ئەم جارەش لستە بچووکەکان ئەوانەی کە دەنگ کەم دێنن ناگەنە قاسمی انتخابی کەواتە لستی دەنگی لستە بچووکەکان هەموو بۆ یەکێتی دێ هەر بۆ ئاگاداری ئێمە لە کەرکووک 780,000 دەنگ دەرمانەیە حیسابمان کڕۆگە هەموو خەڵک دەنگدا بۆ یەک کورسێک 52,000 دەنگمانەوێ لەم حاڵەتەیە تا ئێستا جگە لە یەکێتی کە گەیشتۆتە 150,000 دەنگ هیچ کەسێک نەگەیشتۆتە 52,000 دەنگ هیچ حیزبێک هیچ لایەنێک بە تایبەتی ئەوانەی کە باسی کورد دەکەین بۆیە کە ئەم جارە ئەم یاسایەش زۆر یارمەتی یەکێتی ئەدا یەکێتی جگە لە دەنگەکانی خۆی جگە لە کورسیەکانی خۆی یەک دوو کورسی ترش لە دەنگ لە لستە بچووکەکان هەر دیسان بەر یەکێتیەکەوێتەوە دیسان ئەمەش شەنسێکی زۆر گەورەیە بۆ یەکێتی و بۆ ڕوحی شەید شێرکۆش إن شاء الله بۆ هەموو شەیدان کاک محەممەد من هاتمە کەرکووکە و ڕۆژانەی پێشوو لە کەرکووک بووین مەسەلەن کاگاسۆوتی من ڤیددیۆیەکەم بۆ هاتووە نامەوێت سەرچاوەکەی بڵێم بۆی ئەو کەسەی کە ڤیددیۆکەی بۆ ناردووی ناشکرانە بێ زۆر بە مەترسی باسی لیستی یەکێتی ئەکرێ لە کۆبوونەوەیەکی هێزە عەرەبیەکان بە تایبەتی ئەوانەی ڕاکان و ئەوان زۆر باسیەوە کرێ لە مشکلیان بۆ دروستکەن ڕێگریان لێ بکەن لەبەرەوەی ئەوانە مەترسین وەکو کورد باسی ئەوەی نەکردووە کە ئەمە وەکو یەکێتی مەترسین بەڵام ئەو توێتی وەکو کورد مەترسین هەڵسەنگانت بۆ ئەوە چیە ڕەنگە جەنابیشتەوە معلومات هەبێ خۆی لە ڕاستیە ئێمە یەشێک لەوانەیە کە دڵمانی خۆش کردووە ئەوەیە کە ئێمە لستەکانی بەرامبەرمان غەیرە کوردی ئەوانە لەم لستەی یەکێتی تۆقیون یعنی زۆر حیساب لەسەر ئەم لستاکەن زۆر بەرنامە و پیلانی لێ ئەجێڕن ئەیانەوە پیلانی گەورە گەورەی لێ بجێڕن بەڵام خۆشبەختانە ئێمە ئەوەندەی یەکگرتو ئەوەندە پێکەوە موحدین هیچ لایەک ناتوانێت ئەومان ینی ئەو بڵێن درست خاتە ئەو بینارە من باسی جەنابی کاگاسۆت کرد وەڵڵاهی خوا فریشتێکی بۆ کەرکووک ناردووە ئەم کاگاسۆیە بەسەر هەر هەموو بازنەکان لەگەڵ جەماوەر لەگەڵ خەڵک لەگەڵ چین و توێژەکان بۆ لادێ بۆ قەزا بۆ شار بۆ گەڕک بە گەڕک ماڵ بە ماڵ ئەگەڕێ یعنی ئەمە وای کردو ئەوەش بۆ خۆی گڕوتین و تەوژمێکی تری داوە بە پرۆسەکە ینی کاتێکە لە کۆی بازنەکانەوە کە خەڵک کێشەی هەیە کەم و کوڕی هەیە مشکیلی هەیە نەقسانی هەیە کە ئەمانە ئەینێرین ینی بە کتاب و بە نووسرا و ئەمانە ئەینێرین بۆ لای سەرۆکی زۆن کە کاگ ئاسۆیە ینی بە شێوەیەک ئیستقبالیانەکە بەس مەگە ئەو بتوانێت ینی ئەو بەرگەی ئەو هەموو فشارە گەورەیە بگرێ ئەنجا لەگەڵ ئەوەشە ئەچێ لە بازار و لە کۆڵان و لە دوکانەکان و لە جادەوبان لەگە خەڵکە ئەسوڕێتەوە هەردوێنێ خۆتان بینیتان کە چۆن چوە لای ئەو کوڕە هەژارەی کە بەڵێنی پێدا کە خانووی بۆ دابین کە پێداویستی بۆ دابین کە بۆیە کە ئێمە عقلێتی ینی ڕوحیەتی ئەمجارێ ئێمە لەم شارەیە خۆمان داماڵەغاسی کردووە لە حیزب خۆمان داماڵەغاسی کردووە لە کاری شخصی خۆمان داماڵەغاسی کردووە لە گلەی و گازندە لێرە و لەوێ هەموو توانەکانمان کۆ کردوتەوە کردومانە بە خەنجەرێک و خەنجەرەکەشمان داوەتە دەست میلەتەکەمان باش ئێوە لەسەر ڕێبازی سەرۆک مامجەلالن کە ڕێبازێکی نەتەوەییە لە کەرکووک مامجەلال هەمیشە لە ڤیددیۆکانی ئەم ڕۆژ کە پەخشکرا لە هۆڵەکە وت کە لە بیرتان نەچێ من کەرکووچیم
ئەوەی کە لە دەواازەی مەکتەب سیاسی شنووسراوە لە شۆرا و کە ئەڵێ من بیرتان نەچێ منیش کەرکووچیم و ئەو گرنگجیدانەی سەرۆک بافڵ بۆ کەرکووک چ ڕوتینێکی تری داوە بە ئێوەکەوە بتوانن لەسەر ڕێبازێکی نیشتیمانی و کوردستانی ئەو هەڵمەت و ئەو بانگەشەیە بکەن. لە ڕاستیە کە سەرۆک مامزەلال یعنی ڕێبازی سەرۆک مامزەلال بە معنای کەلیمە ڕێبازی فکرە، ڕێبازی ئایدیایە، ڕێبازی عەقڵە و ڕێبازی خەباتی نەتەوایەتی و دیموکراسیە و مامزەلال قوتابخانەیەکە، مامزەلال خوێندنگایەکە کە ئێمە ڕەنگە نەتوانین وا بە ئاسانی ئەو مافە بە خۆمان بدەین کە باسی هەموو ئەو دەستکەوت و سەروەریانەی سەرۆک مامزەلال بکەین. بەڵام من بۆ خۆم شخصیان هەر لەبەرەوە دڵم خۆشە تا مامزەلال لە ژیان بوو ڕۆژێ لە ڕۆژان نەبووە کە شتێکی پێم کردبێ نەمکردبێ هەر لە سەردەمی پارتیزانی و هەڵوەی سوور و ئەوانەی کەوا هەبووە هەتا ئەو ڕۆژێک کە گیانی بەخشی و بەجێمانی هێشت. بۆ یەکە لای من قەت من نەمگوتەوە قەتش ناڵێم خوا لێ خۆشبوو مامزەلال، قەت ناڵێم ڕەحمەتی مامزەلال، هەمیشە ئەڵێم ڕئیس الخالد مامزەلال. ڕئیس الخالد يعني چۆن 22 دەوڵەتی عەرەبی بە جەمال عەبدولناسر ئەڵێ ڕئیس الخالد، جەمال عەبدولناسر ڕئیس الخالد، ئێمە مامزەلال لا ئێمە ڕئیس الخالدە، يعني قەد ئەوە نییە لای ئێمە. لە هەمان کاتا ئەوەی کە دڵمان پێخۆشە جەنابی کاک بافڵ کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەمان عەقڵیەت و بەرنامە و ڕێباز و فکرەی سەرۆک مامزەلال مامەڵە ئەکا و کار لەسەر ئەوە ئەکا کە هەموو تیمەکان ئاراستە بکرێت بۆ خزمەتکردنی میلەتەکەمان. جا ئەمە هەموو ئەوانەمان پێ ئەڵێ کە ئەم یەشێتیە لە ماوەی شەو ڕۆژێکا دروست نەبووە، ئەم یەشێتیە بەرهەمی عەقڵ و خەبات و خوێنە، بەرهەمی مێژوویەکی درودرێژە، بەرهەمی ئەو شۆڕشەیە کاتێک کە دەستیان بە شۆڕش کرد کە ئەو کاتە هیچ ئومێدێک لە کوردستان نەمابوو، فیشەکێک لە کوردستان نەمابوو، تفەنگێک لە کوردستان نەمابوو، مەعارەزەیەک لە کوردستان نەمابوو. ئەم حیزبە بە سەرۆکاتی سەرۆک مامزەلال و بە ئەندامەتی ئەو هەواڵەتی کۆشەرانەی هەم لە دەستەی بڵێن لە دەستەی دامەزراندن و هەم لە هەرێمەکان و هەم لە ناوخۆ و لە دەرەوە لە مەجای دیبلۆماسی، لە مەجای سیاسی، لە مەجای عەسکەری، لە مەجای ڕێخستنی نهێنی، لە مەجای ڕێخستنی نهێنیەکانی ناوشار کە نیوەیان بگرە زیاترشیان هەر لە سێدارە دران لەسەر ئەو ڕێبازە. بۆ یەکە ئەم ڕێبازی ئێستا هەمووی پێکەوە کە ئەوە دڵخۆشیمان ئەکات دوایەوەی ئەو هەموو شەهید و ئەو هەموو قوربەسەری و ئەو هەموو ماڵسووتان و ئەنفال و کیمیاباران بەسەر هاتووە دڵمان بەوە خۆشە کە ئەم ڕێبازە بەردەوامە. ئەنی ئەوەی ئەمڕۆ ئێمە بینیمان ئەم ڕێبازە پێمان ئەڵێ بەردەوامی دەبێ و ئەو جیلەی کە لە ڕابردوو هەبووە وردە ئەم جیلی تر دێتە پێشەوە، ئەم مێژووە پاک و خاوێنە بە خوێن ئاودراوە یەکێتی وردە تەسلیمی جیلی تازە ئەکرێ. ئەمەی ئەمڕۆکە ئەڵێ یەکێتی جارێکی تر نوێ بووەوە، یەکێتی جارێکی تر خۆی ئەپدەیت کردەوە، یەکێتی جارێکی تر بە ڕابردووات چووەوە و سوودی لە ڕابردوو لە ئەگە هەڵەیەکشمانەوە بێ سوودمان لێبینی ئێستا ئەوەمان چا کردەوە و یەکێتی جارێکی تر چەند قۆناغێک چووە پێشەوە. هەموو ئەمانە پێمان ئەڵێ لە ڕۆژی هەڵبژاردن هەمووتان بڕۆنە سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەن بە لستی کەرکووک هێز و ئیرادەمانە. باشە کاک محەممەد بەڕێزت ئەزانم پارتیزان بووی پێشمەرگەی دێرینی پەرلەمانتار بووی سەرکردایەتیت، بەڵام ئەوەی کە هەیە یادگاریەک لەگەڵ سەرۆک مامزەلال لەو کاتێک کە بەڕێزیان سەرۆک کۆماری عێراق بوو گرنگجیدانەکانی ئەو کە هەمیشە وەکو دەرسێک وەکو خوێندکارێکی ئەو ڕێبازە تۆ لە بیرت نەچێت کە تایبەت بوو بێ بە کەرکووک. من لە ڕاستیە ئێمە مامزەلال بۆ کەرکووک ینی نەکرد ینی سکرتێری حزب بوو، نەکرد سەرکۆمار بوو، مامزەلال بۆ ئێمە عەقڵێک بوو، مامزەلال بۆ ئێمە قەڵایەک بوو، مامزەلال بۆ ئێمە ئەتوانم بڵێم حەمرین بۆ حەمرین ئەوەی کە خۆی هەمجا جەنابی دەی فەرموو. مامزەلال کە دەهات بە هەفتە لێرە بە 2 هەفتە لێرە دەمایەوە یەک بە یەک هەژارانی دەبینی،
بەرپرسانی دەبینی حیزبەکانی دەبینی تەنانەت ئەوەی کە لە دژمان بوو ئەوانەشی ئەبینی کورە یارمەتیشیانی ئەدا بۆ یەکە مامزەلال ئێمەی فێر کرد کە چۆن بتوانین لەگە خەڵکی ترا تعاملکەین چۆن هەوڵدەین لەگە خەڵکی ئەوەی پێ ئەوترێ معارەزەی ئێمە یان هەندێک جار نەیاری ئێمە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین و مامزەلال عقلێتی مامزەلال تەجروبەی مامزەلال ینی زۆر گەورە و گران بوو کە ئەو ئەیتوانی لە یەک کاتە ئێران ڕازیکە ئەمریکا ڕازیکە بریتانیا ڕازیکە تورکیاش ڕازیکە خۆ هەموو شتەکان وازەحە ئەمریکیەکان لە مامزەلاریان پرسی گوتیان تۆ زۆر لە ئێران نزیکیت و ئەوە بۆ ئێمە تەسیل لە سیاسەتی ئێماکە مامزەلا گوتی کاکە ئێوە تێبگەن ئێوە برادەرمانن ئێرانیەکان برامانن چونکە برات و بەدەست خۆت نییە براتە بەڵام برادر بە کەیفی خۆت هەڵێ بژێری ئەنی ئەوها ئەیتوانی بەم شێوەیە قەنەعات بە پێکاتەکانی کەرکووکشکە کە ئێمە هەمومان پێکەوە بژێن لەو سەردەمەی کە سەرۆک مامزەلال داهاتە کەرکووک و ئەو کاتەکە سەرۆک و لە بەغدا کە هەمومانی ئەبینی تەنانەت بەشێک لە خوێندکارانی تورکمان هەمویانی نرد بۆ خوێندن بۆ دەرەی وڵات و لەسەر میزانی سەرۆک مامزەلال وەجگە لەوە مامزەلال کە وەکو باسم کرد خەڵکی ئەبینی پێداویستی و کەم کوڕەکانشی ئەبینی بەشێکی زۆری ئەم پرۆژانەی کە لە کەرکووک کراوە هەموو لە سەردەمی زەنابیان کراوە کە کاتی خۆی داهات هەمووی کۆ کردەوە هەندێکی لە ڕێی بەغاوە هەندێکی لە ڕێی ئیدارەی گشتیەوە هەندێکی لە ڕێی حکومەتی هەرێمەوە یعنی زۆر شتێکی سەیری ئەکرد بۆ ئەم خەڵکە یعنی بەڕاستی ئێساش ئێمە لە کەرکووک بەرهەمی ئەو چاکە و پیاوەتی و دەستکەوت و ئەو عەقلێت و ئەو فکرە و ئەو هەست و قەومیە نیشتیمانی و نەتەوایەتی کەرکووکیانەی مامزەلال ئەچنینەوە یعنی ئەگە مامزەلال نەبووە ئێمە هیچمان پێ ناکرد خۆ خەڵکی کەرکووک خۆی ئەزانێ کاکە لە ڕەحیماوە لە زستانە لە قوڕی ڕەحیماوە دەرناچووی لە قوڕی ئازادی و ئیسکان دەرناچووی خۆ یەک بستێکی کۆنکرێت نەبوو کە سەرۆک مامزەلال ئەمەی بینی لە ماوەی چەند مانگ و ساڵێکە هەر هەمووی کۆنکرێت کرا 25 گەڕەکمان لە کەرکووک دروست کردووە ئیشاءالله ئەم ئەنجومەنەش کە خوا بکەم کە دەنگی پێویستمان هاورد و ئەکسەریەت بووین ئەم گەڕەکانەش مەهامی ئەم ئەنجومەنەیە کە تاپۆی بکە بۆ یەکە ئەبێ خەڵکی باش و بەقوت بنێرینە ئەنجومەن تاکو ئەوان لێ بتوانن ئەم بەرنامەی یەشێتی لە خزمەتی خەڵکە جێبەجێکن بۆ یەکە سەرۆک مامزەلال لای ئێمە هەر مرۆڤێکی ئاسایی نییە بەڵکو ئەو مرۆڤە بوو کە توانی هەمومانی پێکەوە کۆ کردەوە و فێری ئەوەشی کردین کە ئێمە چۆن لە کەرکووک لەگەڵ پێکاتەکانی ترا مامەڵە بکەین تەنانەت ینی ئەوەی پێگوتین ئەوەی کە کاتێک ئەوان بە تەشەنووس قسە لەگە ئێواکەن یان مفاتەحەتانەکەن ئێوە بڵێن کاکە هیچ زۆر خۆتان تێک مەدەن بڵێەوە قاموسی علامی تورکی ئەوە ئەولیا چەلەبی چیڵێ لەسەر کەرکووک ئەوە گەڕیدە شەرقیەکان هاتوونە چیڵێن لەسەر ئەم منطقەیە ئەوە ینی بەم شێوەیە دەیوی قسەکانی خۆیان پێ بڵێن بڵێ فەرمو ئەمە بەم شێوەیە بۆ یەکە ئێمە زۆر ئیسفادەمان لە مامزەلال کرد و ئێمە تەمان لە سەردەمی شاخش خۆ ئێمە هەر سەرۆک مامزەلال بوو کە توانی بەم شێوەیە ئەم شۆڕشە و ئەموو سازدا و توانێت قیادێ بکا و سەرکردایەتی بکا و لە کۆتاییشدا ئەم هەموو سەروەت و سامانە عەقلیە ئیداریە دیبلۆماسیە کۆمەڵایەتی بۆمان بەجێهێشتەوە کە ئێستاکە ئێمە وا بەرهەمەکەی خۆین جا ئێمە بۆ یەکە مامزال لای ئێمە کەسێکی ئەوەندە گەورەیە تا ئێستاکە نە لە کوردستان نە لە عێراق نە لە وڵاتانی هەرێمایەتی نە لە دووەلی گەورەش نەمانزانیەوە کەسی وەک سەرۆک مامزەلال دروست بوو بێ. باشە کاک محەممەد لە ناو ئاپۆڕای جەماوەری ئەمڕۆ عەرەب و تورکمانی ڕەسەنی شەبوو کە ئەندام و لە ئەنگریەکێتی بن. ئێمە طبعاً هەر بۆ ئاگاداری جەنابێت ئێمە ناتوانین هەموو شتێک لە ئێستا لە ئیعلام باسکەین بەڵام دوای هەڵبژاردن ئەبینی ئێمە دەنگی زۆری نەمان لە چۆ هاوردووە ئێمە نەکرد لە ناو کەرکووک کە ئێمە لەم شارەیە کە کۆمەڵێک لە هەم پێکاتی تورکمان هەم پێکاتی عەرەب وەکو هەر کوردێک ئەمانە ئەندامن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان ئۆرگانیان هەیە کۆمیتەیان هەیە جێگرمەڵبەندمان هەیە کارژێرمەڵبەندمان هەیە ئایتر ئەندامەڵبەندمان هەیە بۆ خوارە و بۆ هەمووی ئەمانە هەموو مافێکیان وەکو مافێکی کوردێک پارێزراوە ئەو کوردێک کەوا ڕەسەنە و هەروەها ئەوانش بە هەمان شێوە و ئێمە جگە لەوە لە ناو ڕەنگە لە عمقی حەویجەشە ڕەنگە دەنگی باش بێنین من ئەوە
دیارە وعدمان پێدراوە حەز ناکەین هەموو شتێ باسکەین جا ئەگەر ئەو وعدە جێبەجێبێ ئەو کاتە ئێمە ڕەنگە لە بچینە خۆناغێکی ترەوە بۆ یەکە کورد و عەرەب و تورکمان لەم شارە یەکێتی بە مڵکی خۆیان و خۆشیان بە مڵکی یەکێتی ئەزان. زۆر باشە کاک محەممەد چەند گرینگە لە هێزە کوردەکان نەکەونە ململانێ ئەو چەند ڕۆژەی کە ماوە تا ئەگەنە ڕۆژی هەڵبژاردن و کورد سەرقاڵ نەبێ بە یەکتری بەڵکو خەریکی پرۆسە نەتەوایەتەکە بن. لە ڕاستیە ئێمە لە یەکەم ڕۆژەوە کە کۆبنەوەی خۆمان کردووە بەڵێنمان بە یەک داوە یعنی بانگەشەیەکی کوردانەی کەرکوچیانە بکەین و ئێمە بۆ ئەو مەبەستە لەو ڕۆژێک کە دەستمان پێکردووە تا ئێستاکە بەردەوامین و جنێوشمان پێ بدەن مەبەستم یعنی لەناو پێکاتەکەی خۆمان جنێوشمان پێ بدەن قسەشمان پێ بڵێن چیمان پێ بڵێن ئێمە گوڵیان ئەدەینە ئێمە زیاتر لیان نزیک ئەبینەوە ئێمە نامانەوێ بەرپرسایەتی نەتەوایەتی و نیشتیمانی و مێژووی لەم قۆناغا بخێنە سەر ئەستۆی خۆمان یان بخێنە سەر ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کەسێ چی پێمان گوت ئێمە دێن لە ڕاگەیانی خۆمان ئەوە زیاتر ئیشی جەنابتانە لە ڕاگەیاندەکانی خۆمان دەنگەکانی ئەوانەی دیدارەکانی ئێمە لێ بدەنەوە کە ئێمە چۆن بە هەست و سۆزێکی نەتەوایەتی کوردانەی کەرکوچیانە لێدوان ئەدەین و دیدار ئەەکەین ئەچینە ناو خەڵک لەگەڵ ئەوانەی ئێمە لە هاوشانی ئەو لێدوانانی ئێمە ئەوانەی ئەوانش دابنن کە ئەوان چۆن قساکەن چۆن لێدوان ئەدەن چۆن دیانێ ناوماڵی کوردی تێکدەن ئێمەش چۆن دەمانەوێ ناوماڵی کوردی پێکەوە لە حێم بکەین بۆ یەکە ئێمە لێرەوە وعد بە جەنابت و بە کەرکوچیەکان و بە خەڵکی کوردستان و بەڵێن بە گۆڕی شەیدەکانشمان ئەدەین لە خاکە کە ئێمە ناسنامە نەتەوایەتەکە لە ئەولەوێتمان ئەبێ پاراستنی ئەو ناسنامەیە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین و پێشمان وایە بەشێکی زۆری لایەنە کوردستانەکانی ئەتوانین بڵێن هەر هەمویان ئەوانش هەمان عەقلێت و هەمان بیرکردنەوەیان هەیە بۆی هەمومان پێکەوە بتوانین ئەم ئەرکە نەتەوایەتی نیشتیمانیە ئەم ئەرکە خزمەتگوزاریە ئەم خزمەتە بۆ ئەم میلەتە ڕەش و ڕووتا بۆ ئەم میلەتە خێر لە خۆ نەدیوە فەراهەم بکەین و دەستەبەریکەین جا من پێشم وایە ئەوە چۆن ئەبێ ئەوە بەوە ئەبێ ئێمە لە یەک ببورین تەحملمان بەرامبەر یەک هەبێ و یەکتر بخوێنینەوە سەردانی یەکتر بکەین ئێمە ئەوەندە کەرەسەی ئیعلامی و ئەوەندە کەرەسەی کارکردنمان زۆرە ئەمەندە غەدرمان لێ کراوە ئەوەندە دەربەدەر کراوین ئەوەندە باڵمان سوتاوە ئەوەندە خەڵکمان ئیعدام کراوە ئەوەندە و هەزاران ئەوەندەی تر تەنانەت زمانە کەشمان لێداگی کراوە تەنانەت لە خاکەکەش دەرمانیان کردووە ئەمەندە کەرەسەمان هەیە بە خەڵکی ڕابگەین و بڵێن خەڵکینە ئێمە ئەمەمان بەسەردێ هیچ پێویست ناکە ئێمە بین بچین لەبەر چاوی خەڵکو و لەبەر چاوی ئیعلام و لەبەر چاوی پێکاتەکانی تر بچین ناوماڵی کوردی تێک و پێک دەین بچین کەسی کوردی بشکێنین بچین کەسایەتی کەسی کوردی بشکێنین جا بۆ یەکە ئێمە وەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نە مەبدەئمانە نە بەرنامەمانە لە نزیکی ئەکەوین هەر کەسێکش کە ویستی ناوماڵەکە تێکدا تکا ئەەکەم ئەلێرەوە ئێوەش بڵاوی بکەنەوە بۆ ئەوەی بزانن با خەڵک بزانێ ئەمەیە ئەو کەسانەی کە دەیان ناوماڵی کوردی تێکەدەن. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک محەممەد عوسمان سەرپەرشتیاری مێحوەری هەڵبژاردننی حەسار و پردێ کە بەڕێستان بە گوڕوتوینێکی نەتەوەییەوە سەرقاڵی بانگەشەی هەڵبژاردن بە هیوایەوەین کە ناسنامەی نەتەوەی کەرکووک بپارێزرێ و هەموو ناوچەکانی تر دووسقورماتوو مەخمور خانەقین ساحلی مووسڵ بۆ ئەوەی کە ببێتە سەنگەرێکی دەستوری بۆ کورد و کوردستان لەگەڵ هاوکارەکانم پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن.